ئێستاکە لە شاری نەزەفی شەریفی لە مستشفای ئەڵمانی حکومی و کۆنفرانسێکی سێ ڕۆژی کرا زۆر پێشکەوتوو بوو نێودەوڵەتی بوو لەگەڵ دکتۆری ئێرانی دکتۆری ئەوروپی ئەمریکی دووەلی عەرەبی مشارەکەیان کرد لێبکانەوە سوپاسی ئەو کۆنفرانسەی دەکەم کە لە 2-3-4 لە مانگیدا لە سەری 2020 لە شاری نەزەفی شەریف بەڕێوەچوو ئەوەکەش ئیشە عەمەلیمانەیە لە ناو نەخۆشخانەی حکومی عەمەلیاتی جوکردنەوەی مەعیدەی و ڕێڕەوگۆڕی دەکرێتن لەبۆ ئەو کاتەی لا کافی سهلة إن شاء الله العملية ناجعة 100% بإذن الله إن شاء الله عمليات التسلسل لكريتنو وباقي قول شفاعات دنيتن وميدوارم لشاري هوليش أو عملياتنا بكريتن نقوشنا حكومية كاري میهرەبانی دڵسۆزی و لێزانی